ئەو کاتتان باش ئەوەی ڕاستی بێ ئەم جۆرە هەواڵانە کە لەلایەن کۆماری ئیسلامیەوە بڵاو دەکرێتەوە واتە بەدیلگرتنی چەند سیخڕێک یان بەدیلگرتنی فڕۆکەوانی ژن ئەمانە دەکرێت بڵین فیک نیوزن و زیاتر بۆ ئەوەیە کە لە نێو لایەنگرانی خۆیاندا کۆماری ئیسلامی ئەوە نیشان بدەن کە بە هەرحاڵ ئەوانیش توانیوانە لە بەرامبەر ئەو هێرشانەدا دەست بکەنەوە بەڵام ئەمانە هیچی ناکرێ ینی با بڵین وەک چێکفەکتێکی بۆ بێنینەوە بڵین ئەمانە بەڕاستی ڕووی داوە یان لە حقیقتدا هەواڵی لەم چەشنە بە باوەڕی من زیاتر دەتەخانەی پرۆپاگەندەوە وەک پێی دەوترێت دیس ئینفۆرمیشنە ینی ئەمە ئەسڵ و ئەساسی نییە لە ڕاستیدا ینی زۆر هەواڵی لەم چەشنە هەیە کە نابێ بە جددی وەربگیرە پێم وایە دەبێت پێرسپێکتی و دوورە دیمەنێکی زۆر بەرڵاوتر تۆ لە واشنگتنیت ئەمەوێت ئەوم بۆ باسکەیت حکوومەتی ئەمریکا ڕاگەیاندنەکانی ئەمریکا شەقامی ئەمریکاش چۆن باسی جەنگی ئیسرائیل و ئێرانەکەن ئەوەی ڕاستی بێ لە نێو ئەدمینیستریشنی ترامپدا بەر لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی لە نێو ئەدمینیستریشنی ترامپ لەگەڵ دایانی بەرامبەری دموکراتەکان جۆرێک لە کەلێن ساز بوو ینی واتە چاک شۆمێر کە با بڵین ڕئیس سەرۆکی کەمینەی سێناتۆری دموکراتەکانە کە پێیان دەوترێت گەنگ ئۆف ئەیت واتە یەکێک لەو هەشت کەسەی کە ئەکسێزی هەیە ینی دەستی بە هەواڵە نهێنیەکان ڕادەگاکە لە ئاستی سەرۆکۆماری ئەم وڵاتەدایە بە توندی ڕخنەی لە ترامپ کرد کە ئەوان خەریکی ئەوەن کە ژێر بەژێر لەگەڵ کۆماری ئیسلامی بکەونە گوتوبێژەوە لەلایەکی دیکە و باڵی کۆماری خوازەکان لیندزی گراهام و تامکاتێن کە ئەوانە بە نێو کانسەرواتیوەکان کە ئەوانە زۆر دژە ئێرانن ئەم دوانە یەکەم جارەکە لەم ئاستەدا دوو باڵی دموکرات و کۆماری خواز یەکتر کاوێر دەکەن بۆ ئەوەی کە پشگیری خوان لە ئیسرائیل دەرببڕن بۆیە تەنانەت ئەو ریپۆرتی وال ستریت جورنال ئەکسیوز کە ئاماژیان بەوە کرد بوو کە ئەگەری ئەوە هەبووە کە ترامپ ئاگای لە وردەکاریەکانی سەرجەم ئەم هێرشانە بۆ سەر کۆماری ئیسلامی بووە لە ڕاستیدا پرۆژەی فریوی بەکاربردو بۆ کۆماری ئیسلامی بۆیە ئەوە دەوترێت کە ئەوەی کە لە ئەمریکا ڕوودەدا ئەمریکا بە تەواوی ئاگاداری وردەکاریەکان بووە باش ترامپ ئەڵێت بەم نزیکانە ئەبێت ئیسرائیل و ئێران بگەنە ڕێکەوتن ئەم قسەی ترامپ یعنی چی؟ پرسیارێکی زۆر بەجێ بوو بەڕاستی یعنی بە باوەڕی من چون لە پشتیم پرسیارە کورتەی جەنابەت بە باوەڕی من دنیایەک لە فەلسفە و لە سایکۆلۆژی تێدایە چون ترامپ بۆ خۆمان دەزانین کەسێکە کە بەڕاستی پێشبینی ناکرێت یعنی تواگە دەگەڕێەوە سەر دەوخولی یەکەمی سەر و کۆماری ئەمە کاتێککە قاسم سلەیمانی تیرۆرکە کوشت لەوێ لە فڕۆکەخانەی بەغا کەس باوەڕی ئەوەی نەدەکرد کە شتێکی لەم چەشنە ڕوودا یان ئەو شتانێک کە دەیکا بۆیە ئەم پێم وایە ئەوەی کە ترامپ باسی لێوە دەکا بەڕاستی دەبێت زۆر بە هەستیاری و لێ نزیک بینەوە ئایا ئیسرائیل لەم کاتەدا کە نێتانیاهۆ بەم هێرشانە دەڵێ هەلێکی زیێڕین هەڵکەوتووە بوو ئەوەی کە بووە هەمیشە ئەم هەڕەشەی کە بە شێوەی پۆتانسیلێکی لە ناختا هەڵگردا بەردەوام لەسەر ئیسرائیل لەسەر بوونی ئیسرائیل هەڕەشەیە لە ناوی بەرین بە یەکجارەکی ئێستا کە ترامپاتۆ بازلەوە دەکا کە دەکتوانین لەسەر مێزی گوتوبێژ ئیسرائیل و کۆماری ئیسلامی کۆبکەینەوە ئەمن بڕێک بە دووری دەزانم هەرچەند کۆماری ئیسلامی حەولی داوە لە ڕێگەی قەتەر و عمان و تەنانەت ئەو گوتوبێژەی کە دوێنێ ترامپ دەگەڵ پوتین هەیبوو ڕایس باردۆ کە جۆرێک نێوبژاوانی بکرێت چون ڕاگررتنی ئێستای شەڕ بە قازانجی کۆماری ئیسلامی و بە زەرەری ئیسرائیلە کەواتە بەم نزیکانە جەنگ ناوەستێ لە نێوان ئیسرائیل و ئێران وەکو ئەوەی ترامپ ئاماژەی پێە لە ڕاستیدا ترامپ گوێی خۆی لێ ئاخنیوە ئاماژەی بەوە کردڵە ئەمن با بڵین دیدلاینێکی 6 ڕۆژەم دیاری کرد بوو 2 مانگ کە دەگەڵ کۆماری ئیسلامی لەسەر مێزی دانوستانەکان ڕێککەوین ئەمن گوتم ئەگەر ئەوە نەکرێ ڕەنگە شەڕێکی خوێناوی دەست پێ بکە ئەوان بە هەندیان وەرنەگرت و بۆیە ئەوەی کە پێشبینی بکەین بەڕاستی ئەم شەڕە ئەمڕۆ تەواو دەبێ یان دوو حوتوی دیکە دەخایەنێ چون نتانیاهو ئاماژە بەوەی کردی ئێمە پێشبینی ئەوەمان نەدەکرد کە کۆماری ئیسلامی لە ماوەی 48 ساعتدا ئاسمانەکەی سیستمی بەرگریەکە بەم شێوە خۆ بەدەستەوە بداوە ڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل ئاسمانی ئەم وڵاتە بکەن بە مەیدانی تەراتێنی خۆیان بۆیە چه ئەمڕۆ ئەم شەڕە تەواو بێت چ مانجێکی دیکە بخایەنێ ئەوەی کە دەمێنێتە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ئێران ئیترە و کۆماری ئیسلامیە نییە کە بەر لە هێرشەکانی ئیسرائیل وەسەر وڵاتە لە هێرشەکانی ئیسرائیل وەسەر کۆماری ئیسلامی ئێران بەشێک لە فەرماندەکانی سوپای پاسداران کرانە ئامانج 14 زانای ئەتۆمی کرانە ئامانج توانەکانی ئێران
بە ڕۆیشتنی ئەم بەشێک لەم فەرماندانەی سوپای پاسداران و چواردە زانای ئەتۆمی توانەکانی ئێران سستە بن لە ڕووی ئەتۆمی و بەرگریەوە یان وەکو خۆیان نەمێننەوە؟ بەبێ گومان شوێندانەری خۆی دەبێ، بەڵام هەروە بۆ خۆت باشتر دەزانی زانست شتێک نییە کە تۆ بە لە ناوبردننی چەند بنکەیەکی ئەتۆمی چەند دامەزراوەیەکی موشک لە ناو بچێت، بەڵام ئەو زانستە لە مێشتی مرۆڤەکاندایەکەوە بوو ئەتۆ ئەوەت بۆ لە ناو ناچێت. بەڵام هەروەک ئەو سناریۆی هاوشێوەمان لەبارەی حیزب اللهدا دیت کە فەرماندەکانی باڵای ڕێک ئەو سناریۆ هاوشێوەیە بۆ کۆماری ئیسلامی دووپات بۆوە تا ڕادەیەکی یەکجار زۆر قەرەبووکردنەوەی جێگەی ئەم کەسانەی کە لە بین چوون کە ماوەی 46 ساڵە ئەمانە لەم سیستمەدا پەروەردە دەبن و لە نزیکترین کەسانی خودی خامنەین زۆر زەحمەتە. یعنی دەتوانم ئەوە بڵێم ئەگەر بێت و ئەم هێرشانە بەو شکڵت بەردەوام بێ بە حکمی ئەوەی کە ئێستا تەنانەت دەنگۆی ئەوە هەیە لەبەری ئەوەی کە موبایل دەکار ناکەن بۆ ئەوەی کە شوێنەکانیان ئاشکرانە بێ جۆرێک لە بشێوی و جۆرێک لە ئالۆزی لە جۆری پەیوەندی لە ئاسی سەرکردایەتی داساز بووە. بۆیە ئەمن پێم وایە لە بەشی چەکداری و سەربازەکەیدا بەڵێ زۆر تەسیری خۆی دەبێ، بەڵام لە بەشی زانستیەکەی ئەوەی شتێکی کە لە ئینگلیسیدا پێ دەوتر ناڵج ئەوە بە هەرحاڵ بوونی هەر دەبێ. یعنی ئەوە شتێک نییە کە بە کوشتنی زانایانی ئەتۆمیە ئەوانەی کە پراجکت مەنیجەری ئەو جۆرە باسانن لە ناو بچێت. ئێستا شەپۆلێکی نوێی موشەکەکانی ئێران بەڕێوەن بۆ ئیسرائیل، پێتان وایە ئامانجی باش بپێکن بە پێی بەیاننامەکانی حکوومەتی ئێران؟ وەک باسم لێوە کرد کۆماری ئیسلامی بەردەوام لە هەموو ڕووداوەکاندا حەولی ئەوە دەدا کە ڕووداوەکان ڕاستیدا بە پێچەوانە نیشان بدات. تۆ کەسەی دەکەی ئێستا دیارە لەلایەنی ئێران چێ کوژراوە چۆ خەساری وەکەوتو بنکە ئەتۆمیەکان ئەو شوێنانەی کە لانچەری موشەکەکانی لێبۆیان. بەڵام دەرەنجام ئەوەشی کە کەس نەیەتوانی ئیسرائیل بۆردومان کە ئێران کردی لەبیر نەچێتەوەیان. ڕاستە ئەمە بەبێ گومان ڕاستە، بەڵام ئەو بۆردومانانە پێی دەوترێ بۆردومانی کوێر. تەنانەت لە شەڕی لە نێوان دوو وڵاتدا تۆ دەبێ ئەخلاقی شەڕ بپارێزی. ئەوەی کە کۆماری ئیسلامی دەیکا شەلم کوێرم ناپارێزمە و ئەوەی کە تا ئێستا قوربانی داوە سیویلەکانن. هیچ زانیاریەکی ئەگەر لێرەیە کاک ناسر ینی قەوسێکم بێت سوپاس دەکەم، بەڵام ئیسرائیلیش هەمان کردەوەی کرد لە غەزە. بەڵە بەبێ گومان ئێرە دیارە ئەمەگە بگەڕێنەوە سەر شەڕی غەزە لەگەڵ ئیسرائیل ئەو باسێکی جیاوازە ئێمە باسی ئێران و ئیسرائیل دەکەین، بەڵام هیچ دەرەنجام ئیسرائیل تەرەف بۆ لە هەردوو جەنگەکەیە. بەڵە بەبێ گومان ئەوەی کە ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی کردوویەتی بەنسبەت ئەوەی کە لەگەڵ لە غەزە کراوە بە باوەڕی من جیاوازن. ئەوەی کە ئیسرائیل لە غەزە کردی ئەو هێرشە کۆرانن هەرچەند پاساوی ئەوان بۆ ئەم هێرشە کۆرانە ئەوە بۆ کە با بڵێن حەماس لەوێ بنکەی هەبووە لەژێر نەخۆشخانەکان، لەژێر قوتابخانەکان، لەژێر مزگەوتەکان تونێلیان ساز کردووە. ئەمە باسێکی جیاوازە لەگەڵەوەیدا من ئەو قسەی جەنابەت دەسەلمێن بە تەواوی لەگەڵت هاوڕام، بەڵام ئەمن بە حکمەوەی کە باسی ئەو هێرشە دوولایەنانەی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی دەکەم ئەوەی کە ئێران دێکا بە باوەڕی من هێرشی چۆرە و لە ڕاستیشدا هیچ شتێکی دەکەی بەدەستەوە نەماوە. ئاسمانێکە کە ناتوانێت بەرگری لێ بکە کەوابوو ئەوەی بووی ماوەتە موشەکە بالیستیکەکانێتی کە دەوترێ. بەڵام ئێستا سیستمی بەرگری لە ئاسمانی بەشێک لە شارەکانی ئێران خراەکارەوانێ. ڕاستە ئەمن کەسێکم کە بە شێوەیەکی ڕێئال بەڕاستی چاو لە یان لە ئاکامەکان دەکەم. ئاکامی ئەم بەرگریە وەگەڕخستنە چ بووە؟ ئاەتوانیوانە تا ئێستا فڕۆکەکانی بێن نەخوارە، ئاەتوانیوانە چەندە شوێندانەر بن ڕەنگە بە بێگومان ئەمە شەڕە، ڕەنگە ئەو درۆنیشان هێنابێتە خوارێ یان شەڕکرا. بەڵام کاتێک کە تۆ چەولە ئەو کێشەیە دەکەی بە بێگومان ئەوەی کە ئیسرائیل بە کۆماری ئیسلامی کردووە با بەدەواری شەڕی نەکرد. ئێران داوا لە ئیسرائیلیەکانەکان پرسیارەشم لە میوانێکم پێش تۆ کرد ئەڵێت ئیسرائیل بەجێ بێڵن چونکە لەمە دوای ئیسرائیل شوێنێک نابێ گونجاو بێ بۆ ژیان. تا چەند ئەم هەڕەشانە بە جددی وەرەگیرێن لەلایەن ئیسرائیلەوە، تا چەند ئێرانیش ئەتوانێت بە جددی ئەم هەڕەشانە بسەلمێنێ؟ بە هەر حاڵ ئەوە شەڕە بۆ خۆت لە من باشتر دەزانی. لە شەڕدا هەڕەشە هەیە، لە شەڕدا جۆرێک لاف و گەزافەیە، ئەمانە هەموو هەیە. بەڵام هەموو حکوومەتێکی کە بەرپرس بێ و لە خەمی خەڵکەکەی خۆی دابێ زۆر ئاساییە کە ئەم هەڕەشانە بە جددی وەربگرێ. و سەرنجڕاکێش ئەوەیە کە دەوترێت لە ئیسرائیل لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا لە زۆربەی هەرە زۆری بیناکان و با بڵێن ئیمارەتەکانی ئەم وڵاتەدا ژوورێکی تایبەت دیاری کراوە کە پێی دەوترێت ژووری ئەمن، کە لە ئەگەری هێرشی موشەکی کە بە تایبەتی ئەوە بۆ حیزب الله دانرا بوو کراوە 150,000 موشک و ساڕۆخ و درۆنی هەیە بۆ ئەوە دیاری کرابوو. بۆیە ئەمن وەک خۆم پێم وایە
بەرپرسانی باڵای ئیسرائیل ئەمە بەجددی وەردەگرن و حەول دەدەن کەون پارێزن بەڵام دیسانەکەم پێم وایە کۆماری ئیسلامی ڕەنگە توانایی ئەوەی هەبێ ئێستا هەرچەند ئەو بڵێن فەرەکانستی نردنی موشکەکان کەم بۆتەوە چون ئەم حساباتش لە خۆی دەکات کە ئەگەر بێت و ئەم شەڕە درێژخایان بێ دەبێت کۆماری ئیسلامی توانایی ئەوەی هەبێ کە ڕۆژێ چەند موشکێک ڕەوانەی ئیسرائیل بکە بۆیە ئەم هاوڕام لەگەڵت وە پێم وایە بەرپرسانی ئیسرائیل ئەمەش بەجددی وەردەگرێت. ناصر بابەخانی مامۆسای زانکۆ ڕاستەوخۆ لە واشنگتنەوە میوانی ئەمڕۆ ماڵە تایبەتی کورسات نیوز بوویت بۆ قسەکردن لەسەر دەرەنجامی جەنگی ئیسرائیل و ئێران. سوپاس بۆ تۆ. بەم شێوەیە ڕۆماڵی ئەم شەومان دەربارەی جەنگی ئیسرائیل و ئێران کۆتایی پێهات. پاشکەمێکی تر هاوکارم ڕەنج فەهمی هەواڵەکانی کاتژمێر 12 پێشکەشەکات.